هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودای ئەمڕۆماندا قسە لەسەر باس و بابەتێکی گرنگ بکەین، ئەویش قسە لەسەر قەدەری کورد لە ناو مێژوو و جوگرافیای سیاسیدا. ئێمە ناتوانین بڵێین مادەکان یەکەم دەوڵەتی کورد. ئەم شەرەفنامەیە کە دەیخوێنینەوە ئەمە مێژووی کورد نییە، مێژوو بنەماڵەکانە، ئەو بنەماڵ دەسەڵەتدارانی کە لەناو کوردە هەبوون. جوگرافیا قەراری داوە لەسەر مێژووی کورد بۆ خۆی کە کاریگەری هەبوو بێ لەسەر ئەوەی ئەم مێژووێکی پەرت و بڵاو بێ. بەعقلێتی ئەمڕۆ مێژووی کۆن و ناوەڕاستمان ئەسن. اینجا ئەو کاتەدا ئەکەوینە مەجموعەیەکی هەڵەی زۆرەوە، مەثەلەن میر نشینەکان بە هیندانین، بە دەوڵەتی نەتەوەدانین، وانە نووسەرانی بابان لەسەر تەمی بابان هیچیان دەربارەی ئەحمەدی خانی و مەلای جەزیرەوە نەنەزانن.